میهرەبان بەردەوامی لە بەیانی کورسات نیوز و دەچینە لای تەوەری یەکەمی گفتوگۆکانمان یاخود تەوەری یەکەم کە باز لە چی بکەین. بێگومان ململانەی نێوان رووسیا و یەکێتی ئەوروپا ینی ساڵانێکە بەردەوامە زیاتریش لە پەرەسەندە لەم بڵین ماوەی ڕابردووە بەهۆی نزیک بوونەوەی هاوپەیمانی باکووری ئەتلەسیش کە ناسراوە بە ناتۆ لە سنوورەکانی رووسیا ئەمەش مەترسی بۆ سەر یعنی ئەو ململانەی مەترسی بۆ سەر ناوچەکە دروست کردووە رووسیا ناڕازیە لەمەوە لە بەرامبەر شایەتی ئەوروپا دەڵێت کە کێشەی ئۆکرانیا و دورگەی کریما کە لەلایەن رووسیا و دەستی بەسرا گیراوە لە ساڵی 2014 ئەوەندەی تر کێشەکانی هەردوو لای قوڵتر کردەوە ئەو بەدەر لە لێکەوتەکانی ئەم کێشەیە لە سەر کۆچبەرانەکو ئێستا ئەیبینین و بابەتی ئابووریش هەیە کە رووسیا بەشێکی زۆری غازی سروشتی لە ئەوروپا دابینەکە ئێمە ئەمانەوێت گفتوگۆ بکەین لەبارەی ئەم بابەتە لێکەوتەکانی چییە و ئێستا چۆن بەردەوامەوە گەیشتووە بەچی بە میوانداری دکتۆر کارزان ئەنوەر مامۆستای زانکۆ گفتوگۆ دەکەین. دکتۆر بەیانیت باش و سڵاو لێبێت. زۆر سپاس بۆیەوە زۆر خۆشحاڵم. دکتۆر بال لەوە دەست پێ بکەین ململانەکانی نێوان یەکێتی ئەوروپا و رووسیا ئێستا لە چه ئاستێکە؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً یەکێتی ئەوروپا و رووسیا نوێنەرایەتی دوو جەمسەری جیاوازەکەن یان با بڵێن دوو بیرکردنەوەی جیاواز دوو شێوازی جیاواز بۆ کارکردن لەسەر ئاسی سیستمی نێودەوڵەتی دیارێکیشان ڕێکخراوەیەکی نێودەوڵەتیە یەکێتی ئەوروپا پێکاتوە لە 27 دەوڵەت و ئەوەی تریشان دەوڵەتی رووسیایە. ئەم دوو جەمسەرە توانین بڵێن دوو جەمسەرە جیاوازیان هەیە لە ڕووی تواناکانیانەوە توانای سیاسیەکانیان توانە ئابوووریەکانیان و لە ڕووی تایبەتمەندیەکانیانەوە لە ڕووی پێکاتی کۆمەڵایەتی سیاسی ئایدۆلۆژی بەم شێوازە سەبارەت بە ململانیەکانی نێوان رووسیا و یەکێتی ئەوروپا. طبعا رووسیا وەریثی باڵین اتحادی سۆڤێتیە ینی وەکو دەوڵەت وەکو یەکێتی رووسیای فیدراڵی مێژوەکەی تازەیە هاوشێوەی مێژوێرمی کوردستانە لە 91 بەدواوە دروست بووە دەستورەکەی لە ساڵی 1993 نووسراوە و ئەمە دەوڵەتی رووسیا. طبعا مێژوی ئەم دەوڵەتە توانین دابەشی بکەین بە دوو قۆناغ ینی لەم چەند ساڵەیە لەم 30 ساڵەیە سەردەمێک پێی ئەوترێت طبعا ئەمە لە ئەدەبیاتی رووسیا لە ئەدەبیاتەکانی دیکەشە ئەوەی کە نووسراوە و تەجروبە کراوە سەردەمێک هەیە سەردەمی یەڵسینی پێڵەن سەردەمێکی سەردەمی ناوی چیە ڤلادیمیر پوتینی پێ ئەڵێن و ئەم دوو کەسایەتیە دوو بیرکردنەوەی جیاوازیان هەبوو دوو سیاسەتی جیاوازیان هەبوو لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی هەرێمی و لەسەر ئاسی نێودەوڵەتی. یەڵسین کەسێکی لیبراڵی بوو ینی حەزی بەلێنێک نزیکبوونەوە بۆ یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەمریکا. ئەم سەردەمە لە دەینەوە دەکانە بەردەوام بوو بەڵام دواتر ڤلادیمیر پوتین دیە کە پوتین دێت ئەم بیرکردنەوەی جیاوازان پوتین کەسێکە کاریگەرە بە بواری ئۆراسی ڕووسی ئەتوانین بڵێن ڕادیکاڵە یاخود کەسایەتێکە کە ئەوێ ئەوە چەسپێنێک کە رووسیا ئەوێت ڕادیکاڵ ئەتوانین بڵێن بۆ مانایی کە ئەم کەسە دەیەوێت گۆڕانکاریێکی جزری بکات لە نظامی سیاسی لە نظامی سیاسی رووسیا دەوێت بینای بکاتەوانێت لە ئەساسەوانێت دەوڵەتێک بێت کە تایبەتمەندیەکی ئۆراسی هەبێ و ئەم دەوڵەتە خاوەنی بواری زیندوی خۆیەتی لە جیۆپۆلیتیکا بواری زیندوو چیە سفەر ئەو ئینفلوئنس ئەوەی کە ئەم دەوڵەتە سنوورەکانی خۆی دەبێت بیپارێزێ ینی تۆ بۆ ئەوەی وەکو دەوڵەتێک رووسیا خۆی بەکو زرهێزێک نیش ئەبینێت هەنی خۆی وەکو وەریسی زرهێزێکی جیانی لە ڕاستیە ئەبینێ و کە چەند ساڵێک ئەکەوێتە قەیرانێکی داخلی ناوخۆی ئەوانەیە بەهۆی لێک هەڵۆشانەوەی ئەو ئیمپراتۆرە ئەگەورەیە ئەمە تووشی شۆکی کردووە و دەیەوێت خۆی بینا بکاتەوانێت خۆ بیناکردنەوەکەش پێویستی بە کەسایەتیەکەی ئەم کەسایەتی ئێستا پوتینە کە دەیەوێت یەکپارچەی خاشی رووسیا بپارێزێت و بە شێوازی بیکردنەوەی خۆی و نظامی سیاسی رووسی بینا بکاتەوانێت دواتر بێت ئیش لەسەر جمگە سەرەکیەکانی ینی باڵێن سیاسەتی ناوخۆیی بکات دواتر لەسەر ئاسی هەرێمی و اینجا لەسەر ئاسی نێودەوڵەتی. بەڵێ باشە دکتۆر دیارە با بڵێن رووسیا لە ڕووی گاز و با بڵێن نەوت و سەرچاوی وزە هەندێک کات وەکو کارتی فشار دەربارەی یەکێتی ئەوروپا بەکارهێنێت و لە هەمان کاتیشدا ئەتوانێت پێگەی خۆی بێز بکە لەمڕۆوە تا چەندە ئەم بەکارهێنانی کارتی فشار و با بڵێن سەرچاوەکانی وزە کاریگەری لەسەر ململانەی نێوان ئەم دوو لایەنە دروست کردووە. دەستخۆش وەڵامی پرسیارەت هێمەوانێ بەس هەست کرد وەڵامی دقیقی بەڕێزم نایەوانێت ئەوەی کە پەیوەندی هەبێ
بە ملمانەکان لە ئێستا لەش ئەسێکدا ئەم ململانی کە ئێستا هەیە ڕنگدەرەوەی چەند ساڵی ڕابردووەکو بە کورتی ئاماژەم پێەیە هەنی رووسیا و یەکێتی ئەوروپا لە ساڵی 1990 تا لێکتێکیشتنیشانەیە ڕێکەوتنیشانەیە سەبارەت بەوەی کە لەبارەی مافی مرۆڤەوە لەبارەی سەروەری یاساوە لەبارەی با بڵێن ئازادی ڕادەبڕین و نیظامی سیاسی دیموکراسی بەسەرەکیەکانی سیستمی دیموکراسی ئەمە بۆ 10 ساڵ ئەمایان کردووە تا 2007 پێم وابێ دواتر ساڵانە تازیان کردوانێ ئەنی لێکتێکیشتنێک هەبوو سەرەتا لە نێوانیاندا لێک نزیک بنەوە هەبوو ململانە و سڕع لە نێوانێکێتی ئەوروپا و رووسایە کەمتر بوو بەهاتنی پوتینش لەسەر قۆناغەکانی سەرەتای دەسەڵاتیدا بەڵام کەی ئەم ژینگەیە تێکچوو ئەم ژینگە سیاسیە ئەم ئیتر بەرەو ململانی ڕۆژ کاتێک کە ڕووداوەکانی ئوکرانیا ڕۆیاندا ینی ڕووداوەکانی ڕۆژهڵاتی ئۆکرانیا لەگەڵ کرایمیە نیوە دورگەی کرایمیە کە نظامی سیاسی لە ئوکرانیا گۆڕا تەمان من چەند جار پوتین مقابلەکانیم بینیوە ینی متابعەیەکەم وەکوڵێ بە ئاشکرا ئەمریکا تۆمەتبارەکە و بە دەرەجە یەک دواتر هاوپەیمانەکانی لە ناتۆ و بەڵێ بەڵگەم پێڵە من بەڵگەم پێەیە کە چەندێک پارە سەرف کراوە چۆن پلاندا ڕێژراوە کە حکوومەت لە ئۆکرانیا گۆڕانکاری بەسەرابیانی شتێکە سیایی لە پشتەمە قسەی پوتینە لە ڕاستیە بۆیە وەکو ماماژەم بۆیە ئەم دەوڵەتە وەکو زلێزە خۆی بینێت و خاوەنی بواری زیندوی خۆیەتی ئۆکرانیا لەسەر سنوورەتی ئەبێ بیپارێزیە ئۆکرانیا لەسەر سنوورەتی چۆن بیلاڕوسیاش بە هەماشیەوە و لە جنوبی شەوانێت تا ئیتر ئەگاتەوە تاوەکو شەرقی دووری ڕۆژهڵاتی دوور ئەم دەوڵەتە پوتین دی ئەمانە پارێزیە بۆی لە کەوتوتە کێشەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا یعنی ململانەکان لێرە سەریان هەڵدا کە رووسیا تەداخولێکی عسکەری کرد لە کرایمیا و پشتیوانی دوو هەریەم ئەوان پێڵەن کۆماری سەربەخۆ لۆگانسک و دانێزک هیچ لایەنێک ئەترافی پێ نەگەردون جگەل لە رووسیا نەبێت ئەمانە رووسی زمانن کەڵتور و مێژویان رووسیە و دراسەیان رووسیە زۆرتر بە رووسی قسە ئاکرێ رووسیا پشتیوانی لەماناکە کەمانە ئێستا جودایی خوازم ئەمە کێشەکەی دروست کردووە کێشەی سەرەکی نێوان رووسیا و یەکێتی ئەوروپا و ئەمریکاشی لەگەڵا بێ شەرقی ئۆکرانیا و نیوەدورگەی کرایمیەیە کە رووسیا بە فەرمی لە ڕێی ئەنجامدانی ڕێفراندۆمەکەوانەیە کرایمیا خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیەوان ئێستێکێکە لە کۆمارەکانی ینی پوتین ئەڵێ من هیچ مساومە لەسەر مۆزوع ناکەم کاردانەوەکانی کە میهرەبان بڵێ کاردانەوەکان سەرەوەی کە مەسەلەی بە تایبەتی مەسەلەی ئابووری مەسەلەی گازی سروشتی بڵێ جا تەبعاً رووسیا دەوڵەتێکە بەرهەمێنەرە فرۆشیارێکی گەورەی جیهانی نەوت و غازە بەڵام لە ڕووی اقتصادیوانێ دەوڵەتێکی بەهێزنی هاوشێوەی ئەمریکایەکی یەکێتی ئەوروپا يعني حتى لروي صرف كرني بخرجي كرتي سربازيوانيه هاوشانين يكتي او دولتان يكتي اوروبا ما بستم نكتاك دولتي چونكو اوانيش دولت او دولتان يكتي اوروبيان بيجناوا اسيان جوازه للروي سياسي للروي اقتصادي للروي عسكري وانيه پەیوەندیەکانی نێوان یەکێتی ئەوروپا و رووسیا وەکو باسمان کرد ئێستا لە حاڵەتێکی ئاساییدایە لە کێشەدایە کێشەکانیش پەیوەندیان بە چێوە هەیە وەکو باسمان کرد پەیوەندیان بە ئۆکرانیاەوە هەیە لێکەوتی هەبووە لێکەوتیەکانیش با بڵێن لێکەوتی سیاسیە لێکەوتی ئەمنیە لێکەوتی ئابووریە کۆمەڵایەتیە ئەوەی کە پەیوەندی دکتۆر لەسەر هەر ئەوە پرسیار بکەین رووسیا ئەتوانێت ئەم کارتی فشارە یعنی ئەم کارتۆک و کارتێکی فشاری بەهێز بەکاربێنێ یاخود نەخێت لە بەرامبەرە تووشی کێشەی ئابووری ناوخۆی خۆی کاتەوە جا لە ڕاستیە رووسیا ئەتوانین بڵێن تووشی تەمان لەکەوتێکی لەکەوتەکانی ئەم قەیرانە سەپانی سزا بوو بەسەر رووسایە لەلایەن ئەوروپا و یەکێتی ئەوروپا ئەمریکاوانە و ئەمە ڕۆڵیشی هەبوو لە ڕۆڵیشی هەبوو دابەزاندنی با بڵێن بەهای دراوی رووسی يعني بابەتی دروستبوونی بابڵێن بێکاری کێشی ئابووری ناوخۆی هاوڵاتیانی رووسیا ئەمانە لێکەوتەکانێتی بەفیعلی بەڵام لە مقابلیشە پوتینیش هەمان سیاسەتی گرتە بەرهانی کاونتەرهینی چۆنەڵێ نفسی بە نفسی سیاست هات ئەویش سزای بەسەر هەندێک کۆمپانیای ئەوروپی سەپان کە هەناردەی کاڵای خۆیانەکەن ئەوە گەر تابعتان کرد بێ لە چەند ساڵی ڕابردووە ئیتالیا فەڕەنسا هەندێک لە کۆمپانیەکانی بەتایبەت بواری خواردەمەنی یعنی کە رووسیاش بازارێکی گەورەیە بۆ یەکێتی ئەوروپا با ئەوە مەوزوعێکی گرنگە یعنی رووسیا بازارێکی گەورەی ساکردنەوەی کاڵا ئەوروپیەکانە و بە پێشەوانەشەوە یعنی ئەم دوو جەمسەرە ئەتوانین بڵێن یەکتری تەواوەکەن ئەگەر ململانێش هەبێت لە نێوانیاندا بەڵام دوهجار ئێستا بچۆ متابعە بکە ناو سایتی ئەوروپیوانێ رووسیا وەکو پارتنەرێکە بینێ یعنی وەکو ئێنمی نایبینێ با ململانێش هەبێت لە نێوانیاندا ئەسڵەن کێشەی رووسیا یەکێتی ئەوروپا نیە هێندەی ئەمریکایە دکتۆر پێ دوان نییە ئەوەی کە زیاتر رووسیای نیگەران کردووە جۆرێک لە ئیستیفزاز بۆ رووسیا بووە ئەو نزیک بوونەوەی ناتۆیە هاوپەیمانی باکووری ئەتلەسیە لە سنوورەکانی رووسیا تەنانەت لە هەندێک وڵات هەوڵ دەدات
دژە موشکەکانی لەوێت جێگیر بکە. جا زۆر ڕاستە لە رووسیا توانین بڵین کە لەگەل لە ڕووی ئابووری و بەهێزنی بەڵام لە ڕووی عسکەریوانێ زۆر بەهێزە ڕقم دووە لە دوای ئەمریکاوانێ لە ڕووی ئەو تەکنەلۆژی عسکەری کە هەیەی وەکو بە بەڕێزی داماژێت بێدا رووسیا ئێستا ینی سیستمی ساروخی S500 بەرهەمێ ناوە بۆ خۆی S400 بەڵێ بۆ وەکو معنی دیفاع لە خۆی بکات S500 S400 ئەوە تورکیا کێشەی بۆ تورکیا دروست کردەوە کە ویستی بیکڕێ لەم لە چوان ڕۆژی ڕابردوودا لەگەڵ هێندا گەیشتونەتە لێک تێگەیشتم کە S400 بە هەند بفرۆشە یعنی بە شێوە لە شێوەکان ئەم باڵا دەستیە سەربازیە بەکاری ئێنێ وەکو ئامڕازێک لە ئامڕازەکانی سیاسەتی دەرەوەی بەکاری ئێنێ تەنان بەرامبەر بە یەکێتی ئەوروپاش ینی وەکو چۆنەڵێن کارتێکی فشار بەکاری هێنێ چۆن کارتی غاز وەکو کارتی فشار بەکارێنێ بۆ یەکێتی ئەوروپا واشتوانێ بەڵام وەکوڵێ وەکو باسم کارێ ئەم دوو لایەنەیەکتری تاواکان هەم رووسیا پێویستی بە بازاری یەکێتی ئەوروپا هەیە غازەکە بێ بفرۆشێ و ئەوروپاش بە هەمان شێوە ینی پێویستی بە غازی رووسی هەیە ینی ئەو بەتایبەتی ئیتالیا ئەڵمانیا ئەم زۆربەی دەوڵەتەکان احتیمادیان لەسەر رووسیا بەدیلیان چییە عفوم کە بەدیلی رووسیا هەیە پوتین چەند هەنگاویشی ناوە لە مەوزوعی غازە بۆ نمونە ڕاکێشانی یەک دوو بۆری پێم وابێ بۆری غازە لەگەڵ چاینا لەگەڵ سینە یعنی بەدوای بەدیلا گەڕاوە هەم لەسەر ئاسی ڕێکخراوەیی ینی پوتین لەسەر ئەوەشی شەکە کە بەدیلی یەکێتی ئەوروپا بەدیلی کارتە ئابوور فشارە کارتە ئابوووریەکان یەکێتی ئەوروپا بدۆزێتەوەوانە بەدوای بازاری دیکەوەیە بەڵام هەردوهجار ئەم لایەنانە دەبێ ماڵماڵە لەگەڵێک بکەن بەڵێ بەڵێ دکتۆر دیارە با بڵێن هەروەکو باست کرد ئەم ناکۆکیی نێوانیان لێکەوتی هەم سیاسی هەم ئابووری لێ ئەکەوێتەوەوانی یەکێکتر لەو لێکەوتانە کە ئێستا بۆتە قوربانی با بڵێن قەیرانی کۆچبەرانە لە بەکارهێنانی ئەم کارتەی رووسیا بەرامبەر یەکێتی ئەوروپا ئاگاتە چ ئامانجێک تا چەندە کێشەکانی وەک ئەبینین تۆختر کردوێتەوانە بەڵێ تەمان یەکێک لە خاڵێکی دیکە لە سیاسەتەکانی پوتین وەکو لە پێناو ئەوەی کە ئیتر ئەمنیەتی یەکپارچەی خاچی خۆی بپارێزێ ئەوەیە کە فشار کاتە سەر فشار کاتە سەر بەرامبەرەکانی نارەکانی دەوڵەتەکانی کە چەبڕکێ دەکەن وەکو بۆ نمونە ئەمریکا و یاخۆ ڕێکخراوەی ناتۆ ئەنی پوتین لەمایە تا ڕادێک سەرکەوتوو بووە کێشەی بۆ ناتۆ دروست کردووە لە ڕێی تورکیاوانەیە و بۆ ئەوروپاش ینی ئێستا دەوڵەتانی ناو یەکێتی ئەوروپا دابەش بوون لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ رووسایە ئەنی ئەڵمان لەسەر ئاستی تاک وەکو دەوڵەت ئەلمانیا فەڕەنسا ئیتالیا هەندێک دەوڵەتیکیان پێیان خۆشە پەیوەندەکانیان ئاسایی کەنەوانێ و سەردانی ژێ سەردانی دوولایانە هەیە تەنانە بۆ قەیرانی ئۆکرانیا نۆرماندی هەیە ئەو دانیش چوارینەی نۆرماندی هەیە ینی هەوڵانداوە چەند دوو گەڕی مفاوەزات هەیە لەک تێگەیشتن هەیە و لەمەیە یەکتریش تاوانبارەکەن ڕاستە لە رووسیا یەکێتی ئەوروپا پابەند نییە یان با بڵێن چەند دەوڵەتە پابەند نین ئۆکرانیا پابەند نییە لایانی بەرامبەری ژەڵی رووسیا پابەند نابێ بە بەرگە و مادەکانی ئەو ڕێکەوتنا یعنی لەسەر ئاسی تاک وەکو باسم کرد دەیانەوێت پەیوەندیەکان ئاسایی کەنەوەنە بەڵام کێشەیەکێتی ئەوروپا ئەوەیە هەندێک دەوڵەتی تیا تەواوجاتی رووسیاکە یەکی لەوانە پۆڵەندایە دەوڵەتانی بەڵتیقا لاتیڤیا لیتوانیا و ئەم سێ دەوڵەتەیە ئەمانن کە ینی لەگەڵ ئەوانین کە پەیوەندیەکانی رووسیا و یەکێتی ئەوروپا ئاسایی بێت یان ئەو سزایانی کە سەپێنراوە بەسەر رووسیا ئاسایی بکرێتەوەوانێت چونکو لە مەساڵحیان نییە بیان وایە کە رووسیا بەردەوام هەڕەشەیە باشە با دوا پرسیار کەم ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە دکتۆر جان ئەگەر بڵین ئەم ململانەی نێوانێکێتی ئەوروپا و رووسیا تەنها لە سنوورەکانی خۆیان ئامێننەوە یاخود نەخێر پەرە ئەسێنن بۆ هەندێک لەو دەوڵەتانی هەمێشێتی ئەوروپا هەم رووسیا ژەژمونیان تیا هەیە بڵێ من پێم وایە لەم سنوورەیە کە لێکەوتەکانی ئەم ململانەیە ئەوەستێت ئەمێنێتەوانێ و بەردەوامیش ئەبێت ینی چارە ناکرێت بە حکمەوەی کە تایبەتمەندی یەکێتی ئەوروپا رووسیا تەعامل لەگەڵ چەند جۆرێک لە بیرکردنەوەی جیاوازی ناو یەکێتی ئەوروپا ئەکا یان لەسەر لە ناو یەکێتی ئەوروپایە کۆتەنگیەک نییە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ رووسیایە بەڵام دوجار ئەم کێشەیە پەیوەندی بە ناوچەکەی بۆ شوێنەوە هەیە ینی لەو شوێن کێشەکان زۆر یەکێک لە کێشەکان ئاماژەتان کێشەی کۆچبەرانە ینی بەڵێ بێگومان کارتی فشار بەکارهێنرێت لەلایەن رووسیاوانێ منم تابعاکەم کە ینی رووسیا وەزیری خارجەکەی سێرگێی لاڤرۆڤ یەکێتی ئەوروپا تۆمەتبارەکە بەوەی کە ئێوە ئەگەر نوێنەرایەتی ینی بە پێتان ڕێزی مافەکانی مرۆڤەکەن بۆچی ڕێ بە کۆچبەران نیان پەڕێنەوە ناو سنوورەکانتان لەسەر و سنوورانە دەرگاتان لێدا وەکو کاتێکی فشار بەکارهێنرێت لەلایەن بیلاڕووسەوانە بیلاڕووسیش نزیکترین دۆستی
با بڵین رووسایە. زۆر سپاس بۆ دکتۆر کارزان عومەر عەلی مامۆستای زانکۆ، زۆر سپاس لەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە لە بەیانی کورسانی و زامادەوەی وڵامی پرسیارەکان دەداینەوە. بەخێراتی